نەخۆشی ڕۆماتیزم و ئازاری جومگەکان یەکێکە لەو نەخۆشیانەی کە بەڕاستی بۆتە دیاردە لە ناو خەڵکی بەشێکی زۆر کێشیان لەگەڵ ئەم جۆرە نەخۆشی هەیە. ئەمڕۆ ئێمە بە خۆشحاڵیەوە پزیشکی پسپۆر لێرە ئامادەیە کە پزیشکی نەخۆشیەکانی ئێسک و شکاوی و جومگە و چارەسەری سروشتیشە. باسی بابەتی نەخۆشی ڕۆماتیزمەکەین هۆکارەکانی نەخۆشیەکە نیشانەکانی نەخۆشیەکە تۆ کە ئێستا سێری ئێماکەی پێتەڵێن کە ئەو نیشانە چییە لە تۆیە هەیە کە دیارێکە نەخۆشی ڕۆماتیزمت هەیە یاخود نە و بەشێک لە کێشەکانی جومگە و پەیوەست بە فەقەراتە ئینزیلاقە هەموو ئەوانە لەگەڵ دکتۆرە لێزان باسەکەین. دکتۆرە ژامە خێر بێ. سپاس بۆ کاتەکەت، سپاس بۆ کە ئەمڕۆ لێرە میوان سپاس. دکتۆر ئەگەر سەرەتا بابەوە دەست پێ بکەین لای بینەرانی ژۆن بێت نەخۆشی ڕۆماتیزم چی ئەگەر لە ڕووی پزیشکیە بۆمانی پێناسە بکەیت؟ بەڵێ لە ڕاستیان نەخۆشی ڕۆماتیزم یان وشەی ڕۆماتیزم ڕاستی وشەیەکی گەورەیە خۆی باسی زیاتر لە سەد نەخۆشی ئەکات یان نەخۆشی ئەگرێتەوە بەڵام ئەوەی کەوا لە ناو خەڵک باوە و خەڵک بە ڕۆماتیزم ئەیناسێ ئەوە هەوی هەوکردنی جونگەکانە یان بە عەرەبی پێوترێ ئیلتیهاب المەفاصل الرەثەوی. ڕاستی خۆی ئەمە نەخۆشیەکی مەناعیە واتە سیستمی بەرگری هێرشە کاتە سەر جونگەکانی لەش و سەر ینی باقی ئەندامانی لەش وای لێکات تووشی هەوکردنی ئەکات و ناڕەحەتی دروستەکە بۆ نەخۆش. باشە دکتۆرە پێم بڵێ هۆکارەکانی دروستبوونی ئەم جۆرە نەخۆشیە چییە بۆچی بەو شێوەیە دروستە بێت؟ ڕاستی لە زانست هەتاکو ئێستا بە تەواوەتی ڕوونی نەکردوێتەوە نەخۆشی ڕۆماتیزم بۆچی ڕوو ئەدات. وەک باسم کرد کە ئەمە نەخۆشیەکی مەناعیە یعنی سیستمی بەرگری هێرشە کاتە سەر جونگەکان بەڵام بۆچی ئەو هێرشە دروستە بێ هەتا ئێستا بە تەواوەتی نەزانراوە بەڵام چەند خاڵێکیان ڕوون کردوتەوە کە ئاڵەن لەوانەیە ئەمە هۆکار بێ بۆی نەخۆشی ڕۆماتیزم دروست بێ وەکو بۆ نمونە حاڵەتی نفسی سەرەکە یەکێک تووشی سەدما بەیان تووشی خەبەرێکی ناخۆش دێ وای لێ ئەکا تووشی ڕۆماتیزم بێ یاخود تووشی جۆرە ڤایرۆسە یان بەکتریا ئەبێ ئەوە ئەکا سیستمی بەرگری چالاک بێت و هێرش بکاتە سەر جونگەکان زۆر کات جینات مشکلەی هەیە لە جینات با بڵێن عاملی ویراسی باو با پیرانیان ئەو نەخۆشییان هەیە و لە مناڵەکانیان دەرەکەوێت بۆ ماوەی شکاریگەری هەیە نیە چۆنیانی بۆ ماوەی لە باوانەوە بگوازدێتەوە بۆ نەوەکان بەڵێ بەڵێ ئەوەیە. باشە دکتۆرە ئێستا خەڵکانێک سەیری ئێماکەن پێم بڵێ گرنگترین نیشانەکانی نەخۆشیەکە چییە کە لە کەسێکات دەرەکەوێت کەسێک بۆ نەقاچی ساردە زۆر جە باسیەوە کرد ئەگەر قاچەکانم سارد بێت تووشی ڕۆماتیزم بوومە باشە نیشانەکانی چێ بەشێکی بەڵێ بەنسبەتی نیشانەکانیەوە بە شێوەیەکی گشتی دەست پێکا وەک ئازار و ئاوسان لە جونگەکان بە نسبەتی ڕۆماتیزمەوە بە تایبەتی جونگەکانی دەست ئەگرێتەوە ئەم پەنجە بچووکانی دەست ئەگرێتەوە نەخۆش کە هەڵەسێ بەیانیان لە خەو هەستەکە جونگەکانی وشکە ڕقە ناتوانێت بە ئیسراحەتی خۆی بیجوڵێنێت و ئیشی پێ بکات و ئەمە بۆ ماوەی کاتژمێرێک ئەخایەنێ هەتا بەرەبەرە ئەتوانێ جونگەکانی نەرم بێتەوە بە ئاسانی ئیشی پێ بکە زۆر جا سوور ئەبێتەوە ئەپەنمێ گەرم ئەبێت و بە شێوەیەکی تایبەت ناڕەحەتی و ئازار هەیە لە هەموو لەشی گیانی. زۆر باشە دکتۆراگەر پێمان بڵێیت ئەو ڕێنمایانە چین کە پێویستە توشبێک بە نەخۆشی ڕۆماتیزم بگرێتە بەر؟ سەرەتا زۆر زەرورە نەخۆش کاتی کە هەستی بە ناڕەحەتی کردیان بە هەر ینی ئەعرازێکی نائاسایی لە جستەیە مراجعی دکتۆر بکات و بچێ دکتۆری ینی پسپۆر ببینێت بۆی زوو چارەسەری ئەم نەخۆشیە بکرێت. یعنی وەک هەوکردنە یان ئازارە یان سووربوونەوەی ینی جونگەکان بێت بە زەروریە مراجعی دکتۆر بک ینی بە زووترین کات بۆی زوو تەشخیص بکرێ و زوو چارەسەر بکرێت. باشە دکتۆرە بە نەخۆشی ڕۆماتیزم پێم بڵێ ئەمە دۆخێکی کاتی و تێپەڕە لەسەر کەسەکە یاخود نەخۆشیێکی درێژخایەنە؟ بەداخەوە درێژخایەنە لەبەرەوەی کاتی کە توش ئەبێ ئیتر هەتا لەگەڵ ئەو نەخۆشەیە ئەمێنێت بەڵام ئەوە نابێتە هۆکارێک نەخۆش بێ ینی بێ ئەمەل بێت و بڵێ ئیتر من تەواو و عیلاجم نییە نا چارەسەری هەیە بەڵام چارەسەرەکەشی هەر ئەبێ بەردەوام بێت یانی بەردەوام لەسەر دەرمانەمێنێ و لەگەڵ متابعکردن لەگەڵ پزیشکی پسپۆرە ئەتوانێت کۆنتترۆلی نەخۆشیەکە وەزعەکەی خۆی بکات. بەڵام ئەگەریش مەسەلەن بۆم نەوە پێویست چارەسەری وەرنەگرت ئەبێتە هۆی مردن؟ بێگومان لەبەر ئەوەی نەخۆشی ڕۆماتیزم تەنها
ینی کاریگەری لەسەر جومگەکانان نییە بەڵکو ئەندامانی لەش ینی هەموو جستەی مرۆڤ ئەگرێتەوە ئەگەر بێت و بە پێی پێویست دەرمان وەرنەگرێ و متابعانەکە لەگەڵ پزیشکی خۆیە ئەوە وای لێ دێت تووشی مزاعفاتە بێ لەگەڵ کاتە و بێگومان لەوانەیە بگاتە مردن. باشە دکتۆرە پێم بڵێ ئێمە ئەو نەخۆشیە چۆن خۆمان لە نەخۆشی ڕۆماتیزم بپارێزین ینی ڕێنمایەکانی تۆ چی وەکو پزیشکێکی پسپۆر بۆ نە من ئێستا هیچ کێشەم نییە بەڵام چی بکەم بۆی تووشی و نەخۆشیە نەبم؟ ڕاستی بۆ ئەوەی بتوانین خۆمان بپارێزی لە ڕۆماتیزم ئەوە شتێکی زەحمەتە لەبەرەوەی وەک باسم کرد ئەمە نەخۆشیەکی مەناعیە ئێمە ناتوانین کۆنتترۆڵی بکەین کاتی کە سیستمی بەرگری هێرشەکاتە سەر ئەندامانی جەستە ئەوە شتێکە لە کۆنتترۆڵی ئێمەیان نییە بەڵام کاتی کە ڕوو ئەدات وەکوتم ینی بە زووترین کات ئەبێ سەردانی پزیشت بکەیت بۆی بتانی چارەسەری بکەیت و کۆنتترۆڵی نەخۆشیەکە بکەیت بەس وەکتر بۆی بتانی خۆتی لێ بپارێزی بەداخەوە ناتوانانی خۆمە بپارێزین لێ. باشە دکتۆر ئەگەر بڵین پرسیاری ئەوە بکەین دەبێ هەموو نەخۆشیێک جۆرە چارەسەرێکی هەیبێتایە ئەم جۆرە چارەسەریە چییە؟ بە چارەسەری سروشتیە کرێت یاخۆ بە پێدانی دەرمانە کرێت؟ بەڵێ نەخۆشەکانی ڕۆماتیزم بەگشتی چارەسەری تایبەتی هەیە چەند کۆمەڵێکی دەرمانی تایبەتمان هەیە بەکاری دێنین بۆ نەخۆشیەکە بۆی کۆنتترۆڵی ئاعرازەکانی بکەین و بێگومان ئەم جۆرە دەرمانانە نەخۆش نابێ خۆی لە خۆیە وەری بگرێت ئەبێ بە ڕێنمایی پزیشکی پسپۆر وەری بگرێت و بەردەوام بێت لەسەری بۆ جۆری تەوا پزیشکەکە بۆی ڕوون ئەکات و فێری ئەکات و بە هیچ شێوەیەکیش نەخۆش خۆی لە خۆیەوە نابێت نەبی گۆڕێت و نەڕای بگرێت دەرمانەکان. باشە دکتۆرە پێم بڵێ گرنگترین چارەسەرە تازەکان بۆ ڕۆماتیزم لە ئێستاە چییە؟ ینی چارەسەرێکی تایبەتەیە چی لە ڕووی دەرمانەوە بێ لە ڕووی شتەکانی ترەوە بێ؟ ڕاستی خۆی چۆنەڵی چەند خەتوەیەک هەیە بۆ ینی بەکارهێنانی ئەو دەرمانانە ئێمە بیدایە بە دەرمانی با بڵین وەکو حەب بەکاردێ بۆ نەخۆشەکە و سێری وەزعی نەخۆشەکەین بزانین ئەو نەخۆشە چەندێ هەتا چەندێ ئەسوودمەندە لەو دەرمانە و چەندێ خۆی پابندە بۆ ڕێنمانیانی کە ئێمە فێری ئەەکەین و پێی ئەڵێ و طبعاً متابعەشی ئەوێ ینی ئێمە نەخۆشی ڕۆماتیزم کە تووشی ڕۆماتیزمە بێ ئەوە نییە یەک جارێک سەردانی نەخۆشکە و دەرمانەکە وەربگرێت و تەواو نە کە دێ کە تەشخیص سەکرێت کە ئەمە ڕۆماتیزمی هەیە و دەرمانی بۆ ئەنووسرێت بە نەخۆش ئەڵێن دوای مانگێتر سەردانی ئەەکەی یان دوای 2 مانگتر سەردانی ئەەکەی چونکە پێویستەوە فحوسات بکرێ و سێری وەزعەکە بکەین و بزانین نەخۆش چەندێ سوودمەند بۆ لەو دەرمانانە بزانین چی پێویستی بە گۆڕینە چ دەرمانی پێویستە بەردەوام بین لەسەری یان چ دەرمانی پێویستە ڕای بگرین و دەرمانی تری بۆ بنووسین حەسە وەزعی نەخۆشەکە دەرمانەکە ئەنووسێ ئەمما بڵێ بزات بەس ئەو دەرمانە بۆ ڕۆماتیزم بەکار دێشتی وانە ئێمە چەند جۆرێکمان هەیە کە حەبە و عیلاجی بایۆلۆجی پێڵێن کاتی کە حەبەکان با بڵێن سوودمەند نابێ نەخۆشەکە لێ تەحویل تەسەری و تەوەکوتم طبعاً ئەوە دوای فەحەزکردن و متابعە لەگەڵ پزیشکی پسپۆرە. باشە دکتۆر تەمەنێکی دیاریکراو هەیە بڵێ لە نێوانی ئەم دوو تەمەنەیە زۆرتر ئەم کەسە معارەزە بۆی تووشی نەخۆشەکە ببێت؟ بەڵێ نەخۆشی ڕۆماتیزمەکان بە شێوەیەکی گشتی بەڵێ تەمەنیان هەیە هەنێکی زۆر لە تەمەنی مناڵە دروست ئەبێ ینی ڕۆماتیزم بەس تووشی گەورە نابێت مناڵوا هەیە لە دوای تەمەن 2 ساڵەوە تووشی ڕۆماتیزم ئەبێت بەس ئەگە باسی گەورە بکەین عادەتەن لە بین تەمەنی 30 بۆ 6 ساڵ ڕوو ئەدا و بەداخەوە زیاتر ئافرەت تووشە بێ وەک لە زەلام بە نەخۆشی ڕۆماتیزم زیاتر لە ئافرەتانە دەرەکەی لە بین تەمەنی 30 بۆ 6 ساڵ تقریبا بۆ ئێوە باشە بۆ ئێوە خراپ دیسان سیستەمی پیاسەداری هێنایەوە. دکتۆرە ئایا ئەو قسەیە تا چەنە ڕاستەکە من لەسەبار بە ڕۆماتیزم بیستومە ئەڵێ بۆ ماوەی ساڵانێکی زۆر لە جەستەی نەخۆشەکە شوێنی خۆیە کاتەوە ئینجا نیشانەکانی دەرەهێنێت؟ بەڵێ خۆی هەموو نەخۆشیەک سەرەتا بە بەسیتی دەستپێکا بە بچووکی دەستپێکا و ئیتر دوای بەرەبەرە کاریگەری ئەبێت لەسەر نەخۆشەکەیە سێرەکەی بیدا سەرەتا بە ئازارێکی کەم یان بە ناڕەحەتەیەکی کەم دەست پێ ئەکا نەخۆش ینی بایەخی پێ نادا ئەڵێ هیچ نییە تۆزە تەشەنوجیان تۆزە هیلاکەتیە و بۆ خۆی چاکە بێ بەڵام کە ئەو ئازارەیان ئەو ئاوسان و ئەو هیلاکەتیە کە بەردەوامە بێ با بڵێن لە 6 هەفتە زیاتر ئەو کاتەنە ئەبێ ینی ضروریە سەردانی پزیشک بکەی بۆ چارەسەرکردنی خۆی بە بەسیتی دەست پێکا و تر دوای بەرەبەرە زیاد دەکات. دەستخۆش دکتۆرە هەستەکەم لە بابەتی ڕۆماتیزما زۆر باش بووین پرسیارێکی تر هەیە ئەمە لای زۆر خەڵک باوە باشە پرسیارەکە ئەوەیە زۆرێک هەیە بەدەست ئازاری قاچ و قاچەکانە نەناڵن و سڕشە بێت
پێشێڵی ئەمە پەیوەست نییە بە قاستەوە پێوەستە بە شتێکی ترەوە ئەمە چۆن ڕوونەکەیتەوە ینی پەیوەندی بە چێوە هەیە بەڵێ ڕاستی هۆکارەکانی سڕبوون و ئازاری قاچ زۆرە بگرە لە ئەگە ئێسک بێ یان ماسوولکە بێ یان دەمارەکان بێ بڵێن عەسەبەکە بێ و ئەوە طبعا لە دوای فەحسا دەرەکەوێت بەڵام بەنسبەتی ئێمەوە وەک دکتۆری جونگە و ڕۆماتیزم زۆربەی هۆکارەکانی ئازاری قاچ و سڕبوونی پەیوەندیە بە ئەنزیلاقی پشتەوە لێرە طبعا ئەنزیلاق بە بۆنەی چیوە ڕوئەدا حرەکەی غەڵات شت قورس هەڵگرتن کە ڕوئەدا ئەو مادە لینجیەی کەوا لە بینی فەقەراتەکانی سەمە فەقەرە و فەقەرە هەیە بەڵێ ئەمە فەقەراتەکانە ئەم مادەیە ئەم شینە مادەیەکی لنجیە پێوترێ غەڵروف ئەوە ئاسانکاریەکە بۆی حرەکەی فەقەراتەکە ئاسان بێ و لایەنە نوختە ئەو ئێسکانە لە یەک نەخشێن کە دێک حرەکەیەکی غەڵەتەکە یان شتێکی قورس هەڵ ئەگری ئەم فەقەراتە زەختە خاتە سەر ئەم غەڵروفیان ئەم مادە لنجیە وای لە دێ ئەتەقێ و لە شوێن خۆی دەرئەچێ کە لە شوێن خۆی دەرئەچێ بۆ چۆوە دەرەچێ بۆ پشت و بۆ پێشەوە ئێمە لە پێشەوە زۆر گرنگی پێ نادیانی شتێکی وا زۆر گرنگمان نییە زەخت کاتە سەری بەڵام لە پشتەوە چیمان هەیە حەبلی شەوکی هەیە و دەمارەکان هەیە ئەم دەمارانە هەیە ئەم دەمارانە لێرە نییە بەشێنیان ئەویاندا ئەبەزێتە خوارەوە و هەست و حرەکە ئەدا بە قاچەکان کە دێت ئەم ئەنزیلاقە ڕوو ئەدا و زەختی بەسەر ئەم دەمارانە ئەکا ئازارەکەیدا ئەبەزێتە خوارەوە ئیتر تووشی سڕبوونیەکە تووشی ناڕەحەتیەکە توش مصالحێکەکە پێوترێ عرقنیسا و وەرزەم ئەو خەڵکان ئەو خەڵکە هەیە ئیتر وای لە دێ نەخۆشەکە بێتاقەتە بێ ڕێکردنی زەحمەت ئەبێ ئازاری زۆر ئەبێ ئەوش پەیوەندی بە ئەنزیلاقی پشتەوەیە زۆر جار دکتۆرە شتێکی تر هەیە کاتێک کە کەواتە ئێمە ئێستا لە ڕێگای دکتۆرە ئەومانزانی کە سڕبوونی قاچەکان و چۆن لە ئازاری قاچەکان بەشێکی زۆری پەیوەندی بە ئینزیلاقی پشتەوەی دکتۆرە ئەوە ڕاستە کاڵن کاتێک کە قاچە دە تەواوەتی سڕبوو ئەوە دیارە حاڵەتەکە زۆر خراپە بۆیە سڕبووە بێگومان دەرەجەی سڕبوون و ئازاری قاچ پەیوەندی هەیە بە دەرەجەی ئەنزیلاقی پشتەوە یعنی چەنێ ئەنزیلاقەکە زۆر بێ و بەقەوت بێ ئەوە نەزەختەکە زیاترە بێ لەسەر دەمارەکان بێگومان ئەو کاتە ئازارەکەی قاچەکانی کەوا هەستی پێ ئەکا زیاتر ئەبێت لێرە دکتۆر کاک ڕێبین ئێمە هەرکە ئەژنۆمان قاچمان جمگەیەکمان بێشێشینە دەرمانخانەیە گەڵین بێ زەحمەت حەبێکی تەشەنووجمان بەرێ حەپەکە خۆین و ئیتر وازایی چاک بووینێتەوە دکتۆر چۆن لە ئازاری جمگەکان خۆمان بپارێزین پێش ئەوەی تووشی ئازار ببین بەڵێ زۆر گرنگە ئاگامان لە کێشمان بێت ئەبێ کێشێکی تەندروستمان هەبێت و ئەوەشی کێشی زۆری هەیە هەوڵدا دای بگرێت چونکە بە تایبەتی جمگەی ئەژنۆ و حەوز ینی کێشی با بڵێن جەستەی هەڵگرتووە فەچەنێ کێشمان کەم بێ ئەوەندە باشە بۆی زەختی زۆر نێتە سەر جونگەکانمان ئەمە بە دەرەجەیەک هەوڵ بدەین ژیانێکی تەندروستمان هەبێت لە ڕووی خواردنەوە ینی دووربین زۆر لە خواردنی چەور و شیرنی و ئەمانە سێەم وەرزشکردن زۆر زۆر گرینگە بۆ تەندروستی جونگەکانمان بۆی دایمەن جونگەکان بە نەرمی و بە شێوەیەکی ڕێک بمێنێتەوە و بەستترین وەرزش ڕێکردنە ینی ڕۆژانە ئەگە هەوڵ بدەین و سەعاتی ڕێ بکەی هەفتەی 5 جار وەرزشێکی زۆر ئاسانە و لە هەمان کاتیشدا زۆر تەندروستە بۆ جونگەکان و بۆ دڵ و بۆ هەموو ئەندامانی لەش هەوڵ بدەین دوور بین لە شتی خراپەک و جگەرە کێشان و هەر شتێترکەوە تەسیری لە جەستەمان ئەکات و بێگومان ئەگە هەر کاتێکیش هەستمان بە ئاڕازێکی نائاسایی کریان بە ئازارێکی کرد یان با بڵێن لە 2 ڕۆژ زیاتری خایان زەرورە سەردانی نەخۆشخانە بکەین و ینی ڕێنمایی پسپۆری ینی پزیشکی پسکۆر ببینین بۆ یەگە مشکلەیەکە بێ زوو چارەسەر بکرێت زۆر باشە دکتۆر ئەو کە باسی کێشە کرد سێری منی کرد ماشەڵڵا کێشت زۆر زۆر باشە یەکێکە لەوانەی کە زۆر کەم نانەخوا باشە بەڵێ ینی هەستەکەم جاوە کەوتت کێشت دابزنێک سەر دڵی خۆش بوو یامە کێشم کەمەوە ئەو شتانە خۆی ڕاستی لەوە نییە کە کەم نام بخۆی ڕاستە ینی با بڵێن کەم نان خواردنەکە ئەوە دەوری هەیە بەڵام جۆری خواردنەکانیش دەوری هەیە ئێستا زۆر کەس هەیە دێ ئەڵێ دکتۆر وەڵام من زۆر ناخۆم کەچی نستەلاخوا بپسی زۆرەخوا ینی ئەو خواردانێکەوە ئەیخوا تەندروست نییە ئەوانە شەکری زۆرتیایە چۆری زۆرتیایە کێش زیاد ئەکات یان سێرەکەی کەسێکە حرەکەی نییە دایمە من ئیشەکەم مەثەنەن ڕۆژی 8 ساعات من دانیشتومە حرەکەی نییە و کەمیش نانەخۆم بە سێرەکەی ینی ستایلی ژیانی غەڵەتە ئەوە ئەبێ خۆی ینی ستایلی ژیانی ڕێک بخە و کەم خواردنیش زۆر باش نییە ینی ئەو ڕێنماییەکە بۆ تۆ لەوانەیە تووشی کەم خوێنی بی یا
شیرینێکبی ئەبێ احتیمان بە جۆری خواردنەکەت بدەی اینجا بە زۆرێکی یان کەمێکی تایبەتەکەت لە بێش چاوەگرم دکتۆرە پەیوەندیشی هەیە بە شێوازی دانیشتن و شێوازی خەوتنمانەوە ئازاری جمگەکان یاخودی هۆکارێکە بۆی ئێمە تووشی ئازاری جمگە بێ بێگومان ئینسان ینی کە ئەتەوێت تۆ دابنیشی ئەبێ ئەو وەزعەتی دانیشتنت ڕێک بێ ینی مەثەلاً بۆ پشتی سەکە من دانیشتومە زۆر باشە ئەم کۆشەیە ئەوها لە پشتمەوەیە چونکە وەک ئەیبینن لێرە پشت قەوسە ڕاست نییە ینی خۆی بڕبڕەکانی پشت ڕاست نییە ئاها وەک مەستەرە بێنە خۆی قەوسیتە خۆی گەورە ئەوها دروستی کردووە کە تۆ دەی بە شێوەیەک دابنیشی یان حرەکە بکەی دوور بێ لە شێوازی خوا خۆی دروستی کردووە ئەوە طبعا تووشی تەشەنوجاتێکە و تووشی ئازاریت بۆکە بە زەروریە کاتی دانیشتن ئەوە کۆشەیەکی بچووک لە پشت دابنەی بۆی ئەو قەوسیەی پشت لە بەڕێکی بمێنێتەوە زۆر دانیشتن یان زۆر وەستان لەسەر پێ ئەمە بێگومان ئازێتت ئەدا ینی ئەبێ هیچ نەبێ سعاتی جارێ وەزعی خۆت بگۆڕیەها ئەگە زۆر ینی سعاتێکە تۆ دانیشتویتە گرینگە هەڵسی بۆ 5 دقەیەک تۆزێ بجوڵی تۆزێ حرەکە بکەی بۆی ئەو یانی دووربی لە تەشەنوجی عەزەڵاتەوە چونکە عەزەڵەیەک کە ماوەیەکی زۆر لەسەر یەک وەزع ئەمێنێ تووشی تەشەنوج ئەبێ بۆی دووربی لەو هینە زەروریە زوو وەزعی خۆت بگۆڕی بە شێوەیەکی تەندروست دەستخۆش دکتۆرە هەر لەسەر بابەتی سەڕبوون زۆرێک هەیە پەلەکانیان سڕابێ قۆڵەکانیان قۆڵەکانیان سڕە بێ و ئازارش دروستە بێ لە سەری پەنجەکانن ئەمە پەیوەندی بە چێوە ئەو پەیوەندی بە ئینزیلاقی ملەوە هەیە جار وا هەیە ینی ئینزیلاقی مل وەک ئاینەن پشت وەک باسم کرد لێرە قەدڕوفەکان مادەلنجێکە لە شوێن خۆی دەرەچێ چونکە ئەمە با بڵین هەر لەسەرەوە هەتا خوارەوە ئەمە هەمووی دەمارە فکە ئەو ئینزیلاقە ڕوو ئەدازەخت دەکاتە سەر دەمارەکان ئینزیلاقی مل ئازارەکەی دابەزێتە قۆڵەکان و پەنجەکان سڕەبێ ئینزیلاقی پشت ئازارەکەی دا ئەبەزێتە قاچەکان یان جار وا هەیە با بڵین ئەسک زیاد هەیە لە مل ئەوە شتێکی یانی زگماکیە لە شوێن خۆی درێژترە فەوە زەخت دەکاتە سەر دەمارەکان و عینەنەوە بێتاقەتێکا و سڕێکا و ئازاری بۆ دروستەکە ئەوەش زۆر گرینگە عینە مقەتی وەزعی ملمان بینانی زۆر ملدانە چەمێنی تەخوارە و زۆر لە سەرسەنگای بەرز نەخەوی بۆ ئافرەتان پرتیان باتەڕی لەسەر شان و ملیان نەمێنێ کاتی کە ئیشێکەکان یان مۆبایلێ بەکاردێنن هەوڵدان بە پێی توانە بەرزیکەنەوە مستەوای سەریان زۆر مل ئاهادانە چەمێن نەخوارەوە چەندێ مل ڕاست بێ ئەوەنە باشترە بۆ ماسوولکەکان چەندێ ئاها ملداگری نەخوارەوە ئاها زەخت دێتە سەر بە پێی جاذبیەی عەرز ڕای ئەکێشێ ئەوە نەیتر سەر قورسە بێ زەخت زیاتر دێتە سەر ماسوولکەکان و سەر فەقەراتەکان ئەو کاتە زیاتر ئازاریان بۆ کا زیاتر تووشی تەشەنوجات ڤیدیۆیەک مینی دکتۆرە لە سۆشیال میدیا باسی ئەوەی کردبوو ئەگەر ئەبێت و ئێمە ئەگەر کامێرەکە بە تەواتی پیشانیدا سیکە ئەگەر بێت و ئێمە مۆبایلەکەمان بەم شێوەیە بگرین وەکو ئەوەی 25 کیلۆ لە سەر شامە ئەگەر تۆزێک بەرزی کەینەوە کەمتر ئەبێتەوە 15 کیلۆ ئەگەر بێت و لە ئاستی دەموت چاومان بێ ڕێک بکەوەی 5 کیلۆ هەر وەزنی سەری خۆمان شتێکی ڕاستە تەواوە باسم لێ کرد چونکە ئێمە چەندێ ملداگری نەخوارەوە ئەمە شێوەی ینی فقراتەکان ئەگۆڕێ فەزەخت دێتە سەری بۆی هەوڵدا سەر هەڵبگرێت ئەو کاتە کە ئەو زەختە دێتە سەری ئازاری بۆ ئەکات ئەو بابەتە خۆپارێزێ بچووکانە بەداخۆ ئێمە لێ ئاگادار نین بەڵام باوەڕ کە دکتۆر ڕەنگە ئێستا بڵین هەست بە هیچ ناکەی لە 30 ساڵی لە 40 ساڵی هەست بەم ئازارانە بکەین بەڵێت خۆی وایە چونکە لەگەڵ بەردەوامبوونت لەسەر ئەو کاتە ڕۆژ بە ڕۆژ کاریگەری ئەبێت لەسەر جنگەکان و لەسەر جەستە بۆیە ئەڵێن عادەتەن سەوەفان لە دوای تەمەنی 38 ساڵا ڕوو ئەدا بۆ لەبەر ئەوەی تۆ خێبانی خلالی ئەم 40 ساڵە ئەوەنە ئەو جنگێت بەکارهێناوە ڕۆژانە ئەو زەرەرانەی پێ ئەگا هەتا ئەگەیتە ئەو مەرحەلەیە ئیتر تەواو جنگەکە تەحمل ناکە ئیتر تێک ئەچێ و نیشانەکانی سەوەفان و ئازار و ڕقمونی دکتۆرە با پرسیارێک بکەم بەرچەند ئەوە بۆ تۆ نابێ کاکڕەوین دکتۆرە بەکارهێنانی پێڵاوی بەرز لە پێکردنی پێڵاوی بەرز بۆ خانمان چەنە مەترسیدارە سەبارەت بەو ئەگەرانی کە تووشی ئازاری جمگە بن سەوەفان من هەر بابەتێکی تر وڵاهی خۆی ڕاستە ئێمە بەکاری دێنین حەزمان لێ بیکەین بەڵام ڕاستی شتێکی تەندروست نییە ئەوە لەبەر ئەوە شێوازی پێیەکان ئەگۆڕێ ینی پێ خی گەورەوا دروستی کردووە کە ئاها بە سافی لەسەر عەرزەکە بمێنێ بۆی باقی جنگەکان و فەقەراتت بە شێوەیەکی
ئەوەی ڕاست و تەندروستە بوەستێ کە ئێمە دێن ئەو کەعباکەین و ئەم پایە ئاوهالی ئەکەین ئەمە بەرزەکەین و ئەمە ئاهانزمە بێ شێوازی ئێسکەکە و ماسوولکەکانی لێرە هەمووی ئەگۆڕێت و ئەمە بۆی جەستە هەڵبگرێت زەختێکی زۆر دێتە سەری و لە هەمان کات شازەخت دەکاتە سەر جونگەی ئەژنۆ بە دەرەجەیەک و اینجا جونگەی حەوز ئەو هەمووی کاریگەرە ینی بۆ ئەوەی ئازاری بۆ بکات و تێکی بدات خاصەتەن ئەوانی کەوا ئیشان هەیە زۆر لەسەر پێ ئەوەستن باش نییە کە بەکاربێنن. دکتۆرە شتێک هەیە بۆ ئەو کەسانی کە زۆر کەعب لە پێکەن ئەها لای پێیانەوە ئێسکێک دەرچووە ئاوای لێهاتووە ئەوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی کەعبی بەرزە یاخود شتێکی ترە؟ ڕاستی ئەوەیان زۆر پەیوەندی نییە بە کەعب بەرزیەوە ئەوە ینی با بڵێن جۆرێکی ترە لە هینی جونگا کە لەگەڵ تەمەنا هەنێک کەس ئەو بە پەنجە گەورەکەیان مەبەستت دەست پێکە ئێسکەکەی تۆزە جێر ئەبێتەوە. چارەسەرەکەی چییە دکتۆر؟ ڕاستی لە سەرەتاوە ئەبێ هەوڵ ینی کە دەست پێەکە ئەبێ هەوڵدەی پێڵاوی زۆر تەسک نەکەیتە پات کەعب زۆر نەکەیتە پات چونکە ئەوە زیاتر زەختە خاتە سەری. جۆرە هینێکێ مەسنەدی پێ ئەڵێن ئەتوانین بەکاری بێنین بۆی هەوڵدەین بەپێی توانە ئەو پەنجەیە لە شوێنی ڕاستی خۆی دابنین بەڵام کاتێک کە ئەو جێربوونی ئێسکا زۆر ئەبێت ئەو کاتە پێویستە ئەمەلیاتی بۆ بکرێت بۆی ڕاست بکرێتەوە. ئەمە لە هەردوو ڕەگەزاگەری ڕوودانی هەیە بەڵام ئافرەت زیاتر ئافرەتان زیاتر خەلمان. دکتۆرە ئەگەر ڕێنمایەکی گرنگمان بیتێ بۆ ژیانی ڕۆژانەی هەرێکێکمان لە ئێمە و لە بینەرەکان چیە بێت؟ بەڵێ وەک باسم کرد و هەمیسان ئەیڵێمەوە بە دەرەجەیەک ئاگاداری کێشیان بن خاستن ئێمە پزیشکانی پسپۆری مەفاسس زۆر بایەخ بەو ناحیەوە ئەدەین چونکە وەکوتم کێشی جەستە زۆر زەختەکاتە سەر جونگەکان زەروریە کێشێکی تەندروستمان هەبێ ئەوەشی کێشی زۆرەیە هەوڵ بدات دای بگرێ وەرزشکردن زەروریە بۆ تەندروستی جونگەکان ڕێکردن مەلەوان حتا ئەوانێکەوە ئەچن بۆ جم و ئاسن ئەکەن ئەتوانن بەڵام ئەبێ لەسەر خۆ بن وەزنی زۆر هەڵ نەگرن لە حد ینی لە حدێک جەستەیان تەحملی نەکات بایەخ بە خواردنیان بدان خواردنێکی تەندروست و باش وەربگرن دوور بن لە زۆر شیرنی لە زۆر چەوری هەنێ خواردن هەیەکەوە زەروریە بۆ تەندروستی جونگەکان و ئێسک وەکو شیر هێلکە کونجی خورما میوەکان شتێکی زۆر تر گرینگە دانیشتنی بەرخۆر ڕۆژانە هیچ نەبێت دەدەقە بۆ چارەگێک دانیشی لە بەرخۆر یان ئەوە تا پێش سعات 11 بەیانی یان ئەو تا دوای نوێژی عەسر چونکە لەو کاتەیە هێشتا تۆزێ خۆر گەرمە ئەوە زۆر گرینگە خۆرەکە ینی مباشر لە پێستی بدا دایرێک بۆ ئەوەی ڤیتامین دی دروست بێت کە یەکێکە لە ڤیتامینە زۆر گرینگەکان بۆ تەندروستی ئێسک و ماسۆڵکەکان و لە هەمان کاتیشدا وەکوە باسم کرد کە ئینسان هەستی بە هەر ئارەزێکی نائاسایی کردیان هەر ئازارێکی کرد لە 2 ڕۆژ زیاتری خایان زەروریە متابعە بکە لەگەڵ پزیشکی پسپۆرە بۆی بزانێ مەسەلە چییە و چارەسەر بکرێت. سپاس بۆ کاتەکە دکتۆر سپاس بۆ ئامۆژگارەکانت. ئیزافەتەن بۆ قسەکەی دکتۆرە پێویستە ئەو کەسانی کەمێک لاوازن وەکو شیرن زۆرتر نان بخۆن ژەمەکان باشتر گرنگی بە ناخواردنیان بدەن. ئەوەی ئەمڕۆ پێشکەشتان کرات تەواوی بەرگە و بابەتەکانی بەیانی باش بوو تا ڕۆژێکی تر هەر شاد بن. هەتا سبەینێ بە هیوای دیدارێکی شاد بۆیەوە خواتان لەگەڵ.